هەروە لەم ڕێگەیە لە ماوە تۆزی قسە بکەم بەڕێزان لەسەر ئەم هاتنەی ئەردۆغان بۆ تورکیاوانە. بابەتێکی شبنووسی لە ڕاستیە هەم لەسەر پارتی و هەم لەسەر یەکێتی، چونکە یەکێتی لەو هاوکێشا درۆ کات. لە قاموسە تۆ ئەگە تەواوی زمانەکانی دنیا بگەڕیت تۆ ناتوانانی وشەیەک بدۆزیتەوە کە وشەیەکی زۆر ناشرین و پیس و چەپەڵ بێتاوەکو وەکو مەدالیایەک بی لە یەخەی پارتی و بنەماڵی بارزانی. ئەمە دەست ناکەوێت چونکە بەڕاستی لە قاموسان نییە ئەم کاروکردەوەی کە ئەمانەی کەن، چونکە کاروکردەوەکە هەتا لە فەرهەنگی خیانەتە، لە فەرهەنگی نیشتیمان فرۆشیە جێگەی نابێتەوە. لە قاموسی قسەکردنی شاوشەیەک نییە جێگەی بێتەوە کە بەڕاستی بەم ئەقڵێتەی بەم ئەقڵەتە خیانەتکارانی پارتی و بنەماڵی بارزانی بگات. عزیزان، یەکێ لە ڕۆژنامەکانی تورکیا نووسیوێتی هەموو شەقامەکانی هەولێری نیشتیمانی تورک بە ئاڵای تورکیا ڕازێنراوەتەوە. تۆ سەیری کە مەغۆلەکان لەکوێوە هاتوون کە سەردەمانی نیوەی ئەستەمبوڵیش کورد بووە، ئەوی تریشی یۆنانی گریکی بووە، بەڵام ئاوا هەمیان داگیر کردووە هەر بە پێم ئەقڵە. خۆشەویستان، بنەماڵەی بارزانی کە نۆکەرایەتیەکەن ئەمەندە خراپ نۆکەرایەتیەکەن، تەنانەت ئەو ئاغایشی کە ئەمان نۆکەرایەتی بووەکەن سەریان سڕەمێنێت. خۆ بنەماڵەی بارزانی و پارتی ئەیانتوانی ئەردۆغانیت بۆ هەولێر باشە ئۆکەی، ئاڵای عێراق و ئاڵای کوردستاندا ئەنێم، یا هەر ئاڵای کوردستان و ئاڵای تورکیادا ئەنێم، پێشوازیشی لێ یەکەم و ڕێزیشی ئەگرم وەکو کەسێک کە سەرۆکۆماری وڵاتەکە وڵاتەکە داگیرکارەوە ئەلەم بابەتانە. بەڵام پارتی و بنەماڵەی بارزانی شەرواڵەکانیان دائەکەنن. ئێخۆ کاکە ئەردۆغان نەیوتۆ تۆ شەرواڵەکە داکەن. ئێوە بۆچی هەمووتان بەقنەڕوتی پێشوازی لە ئەردۆغانەکەن؟ کاتە خۆتان حەستان لێتی، خۆتان حەستان لەم خیانەتانەیە، خۆتان حەستان لەم جۆرە کارانەیە بۆیە ئەیکەن. دەنا چۆرە بێ مێدیای پارتی مێدیای تورکیا بڵێ جادەکانی هەولێری نیشتیمانی تورک بە ئاڵای تورکیا ڕازاوەتەوە؟ بەڕاستی شەرم ناکەنەوە بێشەرەفیە پارتی و بنەماڵی بارزانی. ئێوە داناوەشێن. ئەوەتە کابرا چوە بۆ عێراق و ڕێوزەرا پێشوازی لێ کردووە و زۆر بە گەرمی و ئاڵای عێراق دانراوە و ئاڵای تورکیا دانراوە و قسە و باسەکانی خۆیانەکەن و تەواو. بەڵام ئێوە بۆچی ئەمەندە بچووکن؟ ئێوە بۆچی ئەمەندە نۆکەرن؟ ئێوە بۆچی ئەمەندە خائینن؟ ئێوە بۆ ئەو لە خۆتان بە سوو گەزانن؟ بەڕاست بۆ ئەو لە خۆتان بە سوو گەزانن پارتی و بنەماڵی بارزانی. یعنی پێتان وایە کاتێک کە تورکیا پێی وایە هەولێریش خاکی تورکانە ئێوە قبوڵە کاسبینێ؟ خۆ ئەو شێخ سەعیدی پیرانی قبوڵ نەکرد، ئێوە قبوڵەکە؟ تورک یەکێ لە کێشەکانی ئەوەیە کە کورد قبوڵ ناکە، حتا کوردی جاشش قبوڵ ناکە، کوردی خائینیش قبوڵ ناکە. بەڕاستی ئێوە خەیاڵتان خاوە پێتان وابێ بە جاشایەتی و خیانەت بەوەی کە ئابڕووی نەتەوەی بخەنە بخەنە ژووری نووسنەکەی ئەردۆغان و تورکیا، بەوە ئەتوانن دێژە بە تەمەنی خۆتان بن بڕوا بکەن، ناتوانن ئاوا بڕات، ناتوانن ئاوا بڕاکەن، عاقیبەتی باجی ئەوە هاتن. ئەگەر ئێستا باکووری کوردستان کێشە نەبوایە و ئەگەر پارتی کرێکەران وجودی نەبوایە، ئەگەر لە ڕۆژئاوای کوردستانە ئەو هەلومبەرجە نەبوایە کە هەلومبەرجێکە بە قازانجی خەڵکی کورد و ئەرم بابەتانە، دەمێ بوو ئەردۆغان بنەماڵەی بارزانیشی نەهێشت. و ئەگەر هەموو ئەوانە نەمێنێ، ئەردۆغان خودی مەسعود بارزانی و مەسعود بارزانی و نێچیرەڤان بارزانی وەکو سێ ئینسانی جاش و خاینیش قبوڵ ناکە، هەمویان لە سێدارە ئەدا تەنها لەبەرەوەی کە کوردن بەڕێگەست. باشە، ئەگەر تۆ کوردەواری قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر دەستێ ناتوانانی بیبڕی ماچی مەکە، کاکە تۆ دەستەکەیش ماچەکەی ئۆکەی، بەڵام کاکە ئالێرامە تا ئێرەمەیکە بە قوڕکتە خۆ کەس پێی نەوتوی تۆ ئاواکەی. هەتا ئەردۆغانش تەکلیفی نەکردو کە ئێوە ئاوا بکەن، تورکیاش داوای نەکردو کە ئێوە ئاوا بکەن. ئێوە خۆتان بێقیمەتن بەڕاستی، ئێوە خۆتان کەم و کورتن، ئێوە خۆتان سووکن بەڕاستی، ئێوە خۆتان حەستان لەوەیە کە سەرتان شۆڕ بێ و ملتان شۆڕ بێ بەرامبەر بە داگیرکاری کوردستان.
ئێخۆ هاتنەکەی ئەردۆغانیش بۆ هەولێر هیچ نییە لەوەی کە ئێوە جاشایەتی خۆتان بۆ تورکیا دەپات و 100 پاتە بکەنەوە خۆ بۆ شتێکی تر نییە خۆمە پەیوەندی دوو وڵات نییە لەسەر کۆمەڵێک مەسەرەن لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی کۆ ببنەوە کە هەردووکیان مەسەرەن بەرژەوەندی هەرێمی کوردستان پارێزراوێ هی تورکیاش پارێزراوێ نا ئاوا نییە تەنها و تەنها قسەکردن لەسەرەوەی کە بەرژەوەندیەکانی تورکیا پارێزراوێ ئیتر ئێوە چاتەن دەرەها ئێوە جاشن بەڕاستی ئەبێ ئەرکەکان جێبەجێکردنەوە ئەمە ڕاستی نە ئێوە هەر بەڕاستی بنەماڵەی بارزانی بوون بە دەمێکە 100 ساڵ بوون بەهۆی شەرمەزاری بۆ خەڵکی کوردستان خەڵکی لە سلێمانیش هاتووە تاوان وەکو چەند جار باسمان کردووە ئەو خەتە بۆ بە خەتی تورکیا و ئەردۆغانی تاوەکو دێگەڵە لە دێگەڵە بەمداوە بۆ بە خەتی پاسداری ئێرانی ئەمە حیزبەکانی باشووری کوردستان خۆشەویستان دێ ئێوە ئەتانێ بەم حیزبانە کورد بە مافەکانی خۆی بکەن بە دوو حیزبی وابەسەی داگیرکەران یەکێتیش ئێستا پاڤڵ تاڵەبانی داوای کردو نێچێڤان بازانی کە بەشکم هەوڵ بە ئەردۆغان ببینێت لەخوای ئەوێ بەڕاستی یعنی یەکێتر لەخوای ئەوێ کە چۆن بنەماڵەی بازانی تاکێ پێڵاوی تورکیا و ئەردۆغانە ئەمیش بێ بەو تاکەکەی ئەردۆغان تورکیا قبوڵی بکەن هەر لەبەرەوەیشە کە لە یەک میدیای ڕسمی یەکێتیەوە ناتوانن یەک قسە بکەن دژی پارتی دژی بنەماڵەی بازانی باشە هەتا ئێمە شەڕەکان گەورەترکەین شەهامەتیان نییە بەڕاستی لە پێیجی سێبەر و لە کۆمەڵە خەڵکی دەسەنەوەخوار و زەلیلەوە دانیشن قسە بە تورکیا بە پارتی بنەماڵەی بازانی ئاڵێن بەڵام یەکێتی خۆی کە زمانحاڵی هەیە تیڤی هەیە میدیای هەیە شەهامەتی نییە ڕخنەیەکی جددی و کارامە لە بنەماڵەی بازانی بگرێ کە چۆن قەڵای هەولێری ئاوالێ کردووە بە ڕێک بنەماڵەی بازانی خۆی ئەڵێ دڵی هەولێر کە قەڵایەوە ئەم شارە شاری تورکە لە حقیقەت ئاوا ئەڵێ بەڵام یەکێتی شەهامەتی نییە کە بتوان ڕخنەیە بگرێت باشە لە دەستی سێ و چوار و ئەوانەوە داعشێ قساکە هیچ قیمەتێکی نییە کە خۆی بە ڕسمیەتی قسەنەکە لە ڕاستیە هیچ قیمەتێکی نییە لە سلێمانی 20 کەس کۆبوونێتەوە لە بەردەم پەرلەمانی عێراقا بەیاننامەیە بخوێنەوە ناڕزایەتی بن بە حکوومەتی عێراقی کە ئەردۆغان لە هەولێرە هاتووە بۆچی هاتووە هێزەکانی یەکێتی چوون بەریان پێگرتوون بڵاویان پێکەن نایان مزاهرەکەشکەن دژی ئەردۆغان و دژی تورکیا ئەمەش ئیشی یەکێتی تەنها لەبەر ئەوەی کە تورکیا لای لێ بکاتەوە مەتاڕەکەی بۆ بکاتەوە و چی و ئالم بابەتانە لە پێناوی بەرژەوەندی خۆی عەزیزانی من تۆ ئەمە حیزبەکانی یەکێتی و پارتیە تۆ دڵێ بەچی خۆش بێ بەڕاستی یعنی تۆ پێ دوای ئەگەی بەکوێ بەم حیزبانەکەەوە 34 ساڵ جگە لە کۆمەڵە دز و جەردە و تۆپەڵی ئینسانی دز و درۆزن هیچ شتێکی تری بەرهەم نهێنا باش نییە ئێمەش ئەبێ هەمیشە ڕخنەکەمان داواشکردن بەسەر دووە نیوە بۆ پارتی نوێی بۆ یەکێتی باش نییە یەکێتی کە خۆی ئازایەتی ئەوەی نییە قسەیەک ڕخنەیەک لە پارتی بنەماڵەی بازانی بگرێ ئەوام هەمیشە ڕووی دەمی لە ئێمەیە ئەوە بۆ دژی بنەماڵەی بازانی قسە ناکەن ئەوە قسەمان کرد باش نییە ئەوتەی بیرمان کردەوە ئێمە دژایەتی بنەماڵەی بازانیەکەین بەڵام ئێوە هەر نۆکەرایەتێکن باش نییە ئاوە ئەتانەوێ نۆکری تورکیا بن نۆکری ئەردۆغان بن نۆکری بەغا بن تەنها لەبەر ئەوەی بمێنەوە خەریکی ئافرەت و سێکس و پارەپیاکردن و ژیانی شاهانەی خۆتان بن منە هیچ شتێکی ترتان نێراخەتە ئەوەشی کە قەزیە نیە لاتان مەسەلەی نیشتیمان و مەسەلەی کورد و مەسەلەی مافەکانیەتی ئەوانتان نییە هەر لە بیرتان چۆتەوە کە کورد گەلێکی پاچە کراوە ئێوێ بە مافەکانی خۆی بکە بیرتان چۆتەوە بەڕاستی من لۆ زیاتر قسە ناکەم خۆشەویستان دوو بابەتم نووسی ئەمە ویستم تۆزە قسەتان بۆ کەم چونکە خەڵک زیاتر حەزی لە قسەکردن و ئەلەم بابەتانەیە کە گوێ بگرێت بەڵام ئەمە حاڵەکە ئەو میلەتەی ئێمەیە تۆ وەرە شارێک بکەی بە ئاڵای تورکیا ئەمە چی ئەردۆغانی بۆ ئەوی چ پێویستیت بەوە هەیە چ پێویستیت بەوە هەیە بۆچی قسە بە ئەردۆغان چی بەخۆ ئەردۆغان نێوی تۆ بنەماڵەی بەرزانی ئاوە بە ئەمان خوان حەزیان لەو بەزمێن ئەوان خوان حەزەکەن سووک بن سووک یعنی خۆمە بە تۆ بۆچی ئەدەوێ شتێکی تریان پێ بڵێ ئەوان خوان ئەویانەوێت تا نۆکەرە ئەبێ ئەرکی نۆکەرایەتی خۆی جێبەجێ بکە ڕاستی ئەم دوو حیزبەی ئێمەش وابەسەی داگیرکەرانن ئێستا یەکێتی ئەبوایە ئەوە تورکیا درۆنەکانی لە مەنتیقەی سلێمانی ئۆناچاچیەکە ئەوە لەم دو سێ ساڵات دەیان کەسی کوشت ئەوە مەتاڕەکەی داخستووە ئەوە نازانم لە عەربەتا چی کرد کە نزیکەی 9 کەس کوژرا ئەوە فڕۆکەیە کە لە ڕێگەی کە لە سلێمانیەوە ڕۆژ بۆ ڕۆژ ئاوا تەقانیانەوە 8 کەسی تیا کوژرا
بەدەیان زەربەی لە منتیقەی سلێمانیەوە تورکیا و درۆنەکانی بەڵامێکێتی یەک جورئەتی نییە یەک قسە بکات لە میدیا ڕەسمیەکانی خۆیەوە وازانە خەڵک تێناگات لەوەی کە لە کۆمەڵی میدیای دەستی دووسێەوە قساکە دژی پارتی بنەماڵی بازارانی و هاتنی ئەردۆغان سبێنش کە پێ بڵێن ئەوە ئایدی ئێمە نییە ئەوەکەی ئەکا ئەوە میدیای ئێمە کوا قسەی کردەوە تیڤەکانمان ئەوە شتەکانمان ئێمە هیچمان نەوتوە ئەوانە هینی ئێمە نین چی یاری کرد دازانێ ئێمە نازانین کاکە پیاو نین ئێوەش کاکە پیاو نین خۆ بە زۆر نییە بەقوربان پیاو نین ناتوانین یەک قسە لەبەرەوە ئازیزانی ئارام محەممەد هەمیشە ئەو ڕاستیە بزانن کە یەکێتی و پارتی هەردووکیان جاشی کەرێکن بەخوا قەسەم جاشی کەرێکن ئەو بابا بیزانن بەخوا قەسەم زەڕەیە جیاوازی نییە لە بینی برای مەحموود و جەلال تاڵەبانی و نەوشوان سەفا و ئەم وردکەلانەی ئێستا پاڤڵ و قوباد و فڵان فیسارەکان زەڕەیە جیاوازیان نییە لەگەڵ مەسعود و مەسرور و کەمال کەرکوچی و فازڵ میرانی و نازانم ئالم بابەتانە هەمویان یەک دعبان یەک زەڕە جیاوازیان نییە ئەمە ئەبێ خەڵکی کوردستان تێبگا من باسی ئەوانە ناکەم کرد لای پارتیەکەتی خۆیان فرۆشتووە بە پارە تەنها ئەژین وریان پانەکەنەوە پارە لە وەرەگە دەش بخۆن ئەژین و تەوانە سیاست ناکەن ئەوانە مەشغەڵەیان نییە ڕاستیەکەی تەنها کار و کاسبیەکەن کار و کاسبیش شێ پارە باتێکی لەگەڵ ئەوەی هابیت ڕەشی بۆکەی بەسکی ئەوای واقع ئەمە کرۆژی ئەم دوو حیزبێ چ جیازی چێنێ هیچ جیازی چێنی من لەو جاتە قسە ناکەم خۆشەویستان اسم ئەو پەیامە بدەم کە بەداخەوە لە ساڵی شەسەکانەوە ئەم نۆکرایەتیە ئەوە تا ئێستا برێوی هەیە ڕۆژ بە ڕۆژی زیاتر دەکات لە حقیقەت یەک پارتیش قسە ناکا بۆم ئێستا هەرچی پارتیەکانی پێیان خۆشە هەرکو سیرێکی ئابووانە هەرچی پارتیەکان هێڵە کاکە ئەوە زۆر زۆر باشە و ئەوە بە قازانجە و ئەوەیە و نۆکرایەتی ئاوە تەنها و تەنها بۆ لەبەری بژین یەکێتەکانیش هەر وایە خۆشەویستانی بەیانی سپای پازارانە یان نازانم کێ ڕئیسی ئێران بێ بۆ سلێمانی هەموو سلێمانی بۆ ڕازێنەوە باشەڵان بەخێر بێت سەرۆکی ئێران ئاوایە تۆ چیان لێکی کاک ئێمەش ئەوەش قسەمان کردووە تر بۆ تااقەتمان نامێنە نە قسە بکەین قسە بۆچی بکەین کاک لە هەولێرا یەک بەشە قسە ناکە لە بەدەن یەک کەسا قسە ناکە ئازیزانی لە نووسینا بڵاوم کردەوە هەفتەی پێشوو لە منتیقەی زاخۆ لە نووسینەکەی پێشووترما هەیە 21 نەفەری گرتووە پارتی تونترین سزا و ئەشکەنجە دراون هی گەنج لەسەرەوەی ئەڵەوتیان لە مەسە بە پەکەکەن ئیش بە پەککاکە 21 کەسی گرتووە خەڵکی داما و کار و کاس بێت بۆ ئیشەکە کارەکە زەحمەتە کێشێ چۆن هەمێنە گرتووە و ئازاریاندا بۆ کوردەکە ئاوە یعنی ئەم پارتی وێشێتیە ئەڵێ خوددا نازانم بڵێم چی نازڵی کردوون تەنها بۆ ئەوەی کە دژی گەلەکەی خۆیان نازانم ڕاست یەک بەشەر لەو هەولێرەیە لەو بادنانەیە بڵێ تورکیا خراپە هەزار شەقیتی هەڵێن بەڵام بڕۆ دیاربەکر بڕۆ وان بڕۆ ئەستەمبوڵ بڕۆ ئەنکەرە کوردەکانی باکوور ئەوەی ناشێ بە تورکیای ئەکەن مزاهرە ناڕزایەتی بۆنەی نەورۆزەکان بۆنەی نازانم یاریگاکان سەیریکەن بڕۆ کاریتی ئەکرێ باشە بە سەدان هەزار کورد ئەڵێ بژی ئاپۆ ئەڵێ بژی کورد بژی کوردستان و ئەڵێم بابەتانە بەڵام لە هەولێرە لە بادینانە ناتوانێت قسەی بکەیت باش نییە لە سلێمانیە ناتوانین دژی تورکیا شیعارێ بڵێیت ناتوانین دژی ئێران شیعارێ بڵێیت خۆمە پیاوەتیە تۆ نەتوانی وەکو هاوڵاتیەک لە سلێمانیە لە هەولێرە دژی تورکیا و دژی ئێران قسەی بکەیت لەبەر ئەو دوو حیزبە برا ڕۆیەکێتی و پارتی ئێوە بێقیمەتن باوکە ڕۆ ئێوە بێشەرەفن برا ڕۆ ئێوە منهۆڵ قەسەم بەخوا سەتا هەڵدراوەتەوە بۆ گەنتان هەموو کوردی جێش کردو بۆ گەنی ئێوە کورە ئێوە پیسن کات بەخوا چاپەڵ ئێوە بەڕاست یا بەخوا من بێستان لەکەمەوە جا لە شوێنە کاوتم من خۆزگە کورد نەبوومایە خۆزگە دایکم ئەوە بێ کۆمەڵی بێقیمەت بێڕێزیان بە دایکم کردبوو کە قۆنەرەکانی دایکم هەموو چرانی پارتی وێکێتیە هێنێ ئەوان لە مەغزای قسەکانی من تێئەگەن بەڵام بەدرۆ بەلا ڕێیابن ئەمە کوردبوونەکەی خۆشەویستن ئەمە کوردبوونەکەیە من چۆن پێم ناخۆش نەبێ کوردم کە هاوخوێنی پاڤڵ و قوباد و جەلال تاڵەبانی و بلێ ئەحەڕەشی سوالکەر و مەسعود بازاری و نێچیر و مەسعود و ئالوبەوتان وڵای پێم ناخۆشە کاکەجێ قەسەم بەخوا کوردبوون کراسێک بواە ئەوە بورد بەکرد و بۆکو زەنگیانە ئەم کەنەوتەلەکەی خۆڵەوە توێ بچی پێم ناخۆشە کاکە هاوخوێنی ئەو خێڕی تۆڕیانم کاکە خۆ بە زۆر نێبرای من پێم ناخۆشە کاکە پێم ناخۆشە کە مەسەلەن هاوخوێنی کۆمەڵی خەڵکم کە 200 ساڵە خەریکی خیانەت و خەریکی خۆفرۆشی پێم ناخۆشە کاکە بەڵام چارم نییە ڕاستی ناشتوان لێ ڕاکەم ئەو مشکلەکەم دەیخواتان لەگەڵ خۆشەویستانی ئارام محەممەد ڕێز و حرمەتم بۆتانێ بەخێرچن